ئەمڕۆ کاتژمێر 8 بەیانی لە یەکێک لە شەقامەکانی هەولێر کە شەقامی 100 مەتریە فلکەوت سواڕیانی باس ئۆتۆمبیلێکی زۆری جیتە کە لە دوای منەوە دیارە بە خێراییەکی زۆرەوە هاتووە لە ئەنجامدا کۆنتترۆلی لەدەستداوە و خۆی کێشاوە بە ڕەسیفەکە و دوای ئەوە وەرگەڕاوە و کە ستونێکی ڕووناچیشی تێکداوە. ئەم شوێنە شوێنی ئەوە نییە کە ئۆتۆمبیل لێرە وەربگەڕێ، بەڵام کاتێک شوێر بە خێراییەکی زۆر ئۆتۆمبیلەکەی لێ دەخڕێت یان لە کاتی لێخڕین بە بەکارهێنانی مۆبایل سەرقاڵ دەبێ یان ئەوەتە بەهۆی کەمخەوی و بەهۆی خەواڵویی ئۆتۆمبیل لێ دەخڕێ لە ئەنجامدا ڕووداوی لەو شێوەی لێ دەکەوێتەوە. بۆیە داوارە شفێران دەکەین کاتێک شفێری دەکەن بەو پەڕی هۆشیاریەوە شفێری بکەن، خۆیان سەرقاڵ مەکەن بە بەکارهێنانی مۆبایل بۆ ئەوەی تووشی ڕووداوی هاتوچۆی لەم زۆرە نەبن.